هاك حسب من أراس عزيز لأبناء الدام سوار روشا هيز دستگاه كي راقياندن ويني بشويكي فرمي رمالي خوبشاندانا كامكا كمالا شويدن يعني دستگاه فرمي ويني بي رمالي خوبشاندان كبشويكي مدني كأنجام بدن يوم استعم كله هو يزودر نعرف نصرفه چون سوار روشا ممنوع أمره لكونغريك ڕۆژنامە هەبوو ئێمە يعني کۆنگرە ویسمان ڕووماڵی کەین گەورەمان يعني لا ئاسایش تۆ کرابوو بە چنی مەدەن يعني نەمتوانی بە يعني بە حڕیەتی خۆم لێدوان وەرگرم پەیوەندیت بە سەندیکاوە کرد يعني ئەو کاتە پەیوەندیت بە سەندیکاوە کرد سەندیکا 4 ڕۆژە دەبینی لەسەرمان ئەوە کاتە ئەوە لەقی هەولێرە ئەوە لەقی هەولێرە لە ڕۆژانی ڕابردوو بەیاننامەی دەکردووە و تەلەڤیزیۆنی پەیام ئێمە بەیاننامەمان دەکردەوە لە لەقی هەولێر تەلەڤیزیۆنی پەیام لە جیاتی ئێمە وشەی مێلیشیا بڵاو کردوێتەوە ناچار بین سەر لە نوێ تەوزیحشکە بڵاو بکەینەوە لەسەر تەلەڤیزیۆنانە ئەمە بەڵام قسەم لەسەر بە شێوەیەکی گشتی یعنی میدیا بۆینە بە شێوەیەک فەرمی ڕۆماڵی خۆپیشاندانەکان بکە ئێوە چتان کردەوە ئێمە قانونمان هەیە ئێمە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانین لە چوارچێوەی یاسای سەندیکا یاسای ژمارە 45 ئیشکاری خۆمان دەکەین ئەوەی تۆ دەڵێ حەقە حەقیش ڕەوایە گوتومانە بە پێی قانون ئەوە بە خاتر ئێمە نییە قانونە هەموو ڕۆژنامەنووس کە کاری مێدیا دەکا وەکو مۆزەفی عام نابێ هیچ کەسێک ڕێگای لێ بگرێ یعنی ئەمە پێشێلکردنە و پێشێلکردنی یاساکەیە و ئێمە ڕەتی دەکەینەوە لەوە زیاتر ئێمە ناتوانین دەستگای ئەمنیمان نییە تەنها دەتوانین تەنسیق لەگە دەستگای ئەمنی بکەین یعنی لەوە زیاتر دەسڵاتمان نییە دەتوانین ئەو پێشێلکاریانە تۆمار بکەین لەگەڵ دامن دەستگاکانە سەخت بن ناڕزایی دەرببڕین داوامان کردووە وا پشتوانیتان لێ دەکەن هەر کەسێک ڕۆژنامەنووسێک بچێتە دادگا بۆ ئەمە بەسەش گوتم لەگەڵ لەقی هەولێری سەندیکای پارێزەرانش ڕێککەوتم بە خۆم لەبا ئەو قەیرانەدارێ بۆی هاریکاریەکی ڕۆژنامەنووسان بێ کۆمەڵێک لەو ڕۆژ پارێزەرانە ئامادە بوون وعدیاندا بە خۆبەخش بە هیچ بەرامبەرێک هاریکاری بکەن فەرموو تۆماری دادگا ئەو کەت بکە ئێمە شەگەڵتان